لە 2023 تاوەکو ئێستا دەیانشاندی جۆر بە جۆری حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کردووە و بە هەمان شێوەش لە بەغداوە هاتوونەتە هەولێر. دوای پێکهێنانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای سەردانەکەی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی باڵای بەغدا دێتە هەولێر لەسەر پرسی دارایی ئاسایش نەوت گفتگۆ دەکەن. دەمانەوێت بزانین ڕاو بۆچوونی هاوڵاتیان سەبارەت بەم سەردانەی شاندی بەغدا و کۆبنەوەکانی ئەوان بۆ چارەسەرکردنی کێشەکان چییە؟ چاودێرانی سیاسی بەرپرسانی هەردوو لە سەبارەت بەم سەردانە چی دەڵێن؟ من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لەسەر ئەم پرسە بە دوواداچوون دەکەین. شاندی بەغدا بۆ هەولێر چۆنی لێ تێدەگەی؟ یعنی ئێستا هەولێر حکوومەت دەچێتە بەغدا شاندی باڵای بەغدا دێتە هەولێر پێت وایە خێری لێ بکەوێتەوە یان ڕێکەوتن دروست نابێت؟ بەخوای هاتنەکە دڵخۆشکەرە دڵخۆش وەردیمە چون دێن دڵخۆشکەرە ئەو پەیوەندی بەردەوامی باشە ینی شتێک هەیە دڵخۆشکەرە چکە بەغدا ڕەبتە لە گەرێم ئێمە ڕەتینەکەوان وەکو بڵێ یەک ماڵین نابی جودابینەوە لەوان. ئەو حکوومەتە جیاوازە لەگەڵ حکوومەتەکانی پێشووی بەغدا. عەبدولمەهدی زۆر عادڵمەهدی پێ باش دۆشتی کووردە نزیکە لە کورد هەرخۆشی کۆن پێشبەرگەی کورد بووە. ئەگە لێ بگەڕێن ئەوان حەبادی و نازام چێ زۆر زۆر بەدلی ئێمەیە باش دەبێت زۆر باشە زۆر باشە خراپەمە لێ نەدیکە. باش هەندێک جار دەگوترێت ئەوە ئاخیر فرسەت لە نێوان هەولێر و بەغدا ئەگەر ئەم جارە ڕێک نەکەون ئیتر ئەوە قسەی زۆرمان شێرێ بووە زۆرمان شێرێ بووە نابیتن چکە بەغداش بەبێ هەولێر ناتایتن یعنی زەرەر دەکاتن زەختی لەسەرە دەوەلی ئیقلیمی ئەمریکا لێگای پێ ناداتن پشت لە هەولێر بکاتن چکە هەولێر بۆی گرنگە. نزیکبوونەوەی بەغدا و هەولێر گرنگە؟ زۆر گرنگە پێت باشە زۆر باش دەتەوێت ڕێکەوتن بکرێت؟ ئارێوەڵە ڕێکەوتن بیتن لە بۆ هەمووی باش چەند لێک نزیک بن باشترە باشتر چەند دوور خراپتر دەبی کەوایە حکوومەتی ئێستا دەوێت لە بەغدا نزیک حکوومەتی ئێستا زۆر بەهێز دەبی بەڕێز کاک مەسرور بەخۆی ئەوەدا سەردانی بەغدای کرد ئەو مەجبور ئەوانی بێنێ ئێرە زۆر باشتر دەبی زۆر ڕێزمان هەیە لە بۆ سوپاسی دەکەین. تۆ گەشتبینی ڕێکەوتن دروست بینە نێوان هەولێر و بەغدا؟ وەڵام پێم باشە حکوومەت ئەگەر تا بتوانێت گفتوگویەکی سڕ و پڕ بکات بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوچە دابڕاوەکان چکە بەڕاستی لە پێشمەرگە نەبێت لەو ناوچانە ئەم وەزعی بینی خراپتری شەبێ باش نابێ بۆیە من هیوادارم ڕێزا جەنابی کاک مەسرور بارزان ومێدێکی زۆرمان پێێتی وەکو خەڵکی کەرکووک ومێدێکی زۆرمان پێێتی کە لە نزیکترین کاتا بە سەربەرزی و بە شکۆ بە ئاڵای کوردستانەوە بگەڕێنەوە شار گەشتبینین زۆر گەشتبینین بە ڕێزدار کاک مەسرور بارزان. تۆ کاسبکاری؟ من کاسبکاری ئەو شارەمە ئەمرە 50 ساڵە هەتا ئێستاکە خێرم لە مەلک فەیسەڵ چێکە بە واپیرانم محاناتیان لە دەسوان چێشتیا ئەم لێ محاناتی وانە دەدەینەوە. باش ئێستا چیت دەوێت؟ دەمێدا هاتەچی ملەتەکەەوە بکەن بژانەوەچەوە بێدایان گۆ بژانەوە کوردستان بژانەوە دەستی لە دەستەکان خانێک دەستگە دەبێ ئەمری ئیداری پێوێتن لە بەلەدەی لە شارەوانی ئەوزار دۆترەوەکە خانی نۆژەکەیەوە هیچ شتێک وەکو جاران نییە کە دیموکراتیت بە ناو دیموکراتیت دۆ جوانی خۆیت ئەبەست دیموکراتیت بۆ هەموو ملت بێتن پێشتا پێویستە بۆ هەمووان بۆ هەموو بێتن بەقەرار بێتن لە ملەتەکەمە نەک قانونەکە بەغدا کەم تەرخەم بۆ لە هەموو کاتەشی کەم تەرخەم بۆ لێ خۆشان لە هەرێمیش لۆ هەرێمی هەرێم وڵاتیانی هیچ خزمەتی هاوڵاتی نەکرێت خزمەتی خۆیان دەکەن بەس ومێدت نییە نەخێر ئومێدم نییە هەمون بۆ 50 ساڵ ئومێدم چ پێ بێتن گەنجێک وەکووە ئێستاکە ئومێدم چ پێیان بێتن. ژیان و کەسابەتیتان چۆنە؟ باشە الحەمدولیلا لەخوای بەزیاد باشە نزیکبوونەوەی هەولێر و بەغدا لە قازانجی بازاڕی ئێوەدایان قازانجی هەموو کەسێکدا نەک لە قازانجی بازاڕی داریان حەز دەکەی پێک بێ ئەرێ وەڵا تا پێک بێ خۆشتر نییە.
ئێستا شاندێکی بەغدا هاتۆتە هەولێر دەیەوێ لە نوێوە لەگەڵ هەرێمی کوردستان پاشەوەی سەرۆکی حکوومەت چوو بۆ بەغدا ئەوانیش هاتوون لەسەر نەوت لەسەر ئاسایش لەسەر موچە گفتوگۆ بکەن گەشت بینی هەتاوەچێ ڕاددەک ئەگە هەردوو لە مەیلیان لێبی لە بۆ چاکردنی ئەو وەسعە دەتوانێت بەڵام ئەگەر لایەک ئینکاری کرد و لایەکی بەرەو پێش ڕۆیش تێگەشتی ئەوە قەت ئەگەر یەکشتی چی لێ تێدەگەی لە بەغدا ئێستا لە بەغدا کە تێدەگەم بەڕێز ڕێز وەرامان چۆ بەغدا لەوێ چەند ڕێنمایەکی وانی کرد و چەند گفتوگۆیەکی یان نهێنیان کرد لە مابەینی خۆیان ڕێت باش و چوە بەغدا بەڵێ زۆر پێخۆش پێت باش لۆلەتی لۆ بچ خزمەتی بێگانە بکەم لۆ بچمە تووشە ئیشی من لە تووشیانە ئیشی من لە بەغدایە ئیشێکی زۆر تاچی کردیە ئەو شتی ناودری هەبوو ئەوەی ڕابرد بالاپەڕی نوێ بکەینەوە لەگە بەغدا پێ دوایە ئێستا بەغداش دەیەوێت لاپەڕێکی نوێ بکات ئەگەر لەسە ئەو بکرێ ئەوان تەرحیان کردی ئەوانش بێت معنای چێکی زۆر چاک زۆر باشە یەکەم جار ینی کە یەکەم سەردانی بۆ دەرەوە سەرۆک وەزیران بەغدای هەڵبژار پێ دوایە هەڵبژاردەیەکی ڕاست بوو بەڵێ پێم ڕاست پێت ڕاست ینی پێ دوای کێشەیەمە لەگەر ڕاستە کێشەیمە لەگەر بەغدایە ئەگەر لەگە بەغدا ئەمە پێگنێن معناوێ وەسعی هەمومان تێکەچ باشە متمانەت بە بەغدا هەیە بە سەرۆک وەزیران عادل عەبدولمەهدی زۆر جار دەگوت دۆستی کووردە جایە لەگەڵ سەرۆک وەزیرانەکان مامۆستا من بەڕێی خۆمە ئەو ڕێز وەزەرە کابرایەکی ملایمە دەیەوێ عێراق استقرار وەری بگری دەیەوێ کوردیش حەق خۆی چییە ئەوانەی لە 140 ئەو شتانە دەیەوێ بەڕاستی جێبەجێ بکات ئەنە دیارە تەماشای بکەی گفتوگۆیەکانی نەرم و حەلیمە جێل لێ ڕادەگری جێرەوەیە بە تەنیا بتوانێت ئەمە لەوەی دەترسین کە لە پشتە خۆی گەورەتر هەیە ئەو ڕیس کوتلانە ئینسان لەوانە دەترسێ بەڕاستی ئەوانە ئەگەر شتەکەی خاونەکەنەوە بەڕاستی لە جێ خۆیتی ئەو وەفدە ئێستاوە هاتیتە هەولێر لە گەریان دابنیشێن ئەو خەرکەی دڵخۆش بکەن خۆمە هەر لەو عەداوەتەی نات دەبی عێراق وەکو ئەو کەسانێک کە دانیشتوانی بەغدا و بەسرە و ئەو شوێنانەنە حسابی لەمە نەفسیشی بکاتن و هەروە حکوومەتی خۆشمان لە عینی کاتی زیاتر یارمەتیمان بدالەوە ئەمە چونکە تازەینە تازە وەچی گوتی خۆشی و ئازادیمان دیتە بەهۆی کوردستان و زۆر احتیاجی ئەمە مەسەلەن دەرێ دۆستی کوردی عەرب زۆر کۆنە تاریخ شاهدە بانا حەزی ڕۆژ لە داخەیەخی خۆی دادڕێ با ئەمە براوی نەگەر یەک لە ئەمادەم لە وڵاتە چینە بەڵام بە شەرتە چی کە مافی ملەتی کورد سۆگەر بیتن چونکە ئەمە زۆر زار تەجاربیشمان هەیە متمانەت بە بەغدا ماوە متمانەمان بەچە هەیە متمانەمان هەتا ئێستا هەرەبی بینێ چونکە ئەمە لەگەڵی دەژین بەڵام زۆر زاریش وعودیان دایتەمە وعدەکانیان جێبەجێ نەکردیە شاندێکی باڵای بەغدا لە هەولێرە تێگەیشتنت چییە دڵخۆشی بەوەی هەولێر و بەغدا لێک نزیکن پێم وایە ئەو حکوومەتەی نوێ کابینی ئینشاءالله نێدەوارم یعنی ئەمە لەگەڵ بەغدا دەبی ڕەبتێکی باشمان هەبی استفادە لە دەرەوە ناکەین ئللا لەگەر یەکتر استفادە دەکەین ئەوانش قانون ئێمەکەن ئێمەش استفادە لەوانەکەین هیوادارم ئینشاءالله ئەو کابینەیە دەستی لە هەموو کابینەکان وەرگربی خەڵک دڵی خۆشە بۆ ئینشاءالله باشە ینی بۆ ئێستا نزیک بوونەوە لە بەغدا بە باشی دەبین بە باشی دەبین لە کاتێکدا دەڵێن کوردستان قەرزارە پارەیەکی زۆری لە بەغدا ئێمە باشترین حەلیمە لەگە بەغدایە لەگە بەغدا حتما هەمومان دەزانین تۆ متمانەت بە کابینەی خۆمان هەیە بە حکوومەت ئەگەر ئەو بەرنامە هەیە تطبیق کا لە عالم ئەو بەرنامە تطبیق نەبووە ئەگەر بتوانی بیکە بەڵام قەنەعەتم نییە بتوانێت ئەو بەرنامەی لەبەر چی لەبەر چی لەبەرەوەی چونکە شتەکانمان واضح نییە شەفافیتمان نییە نازانین بەڵام ئەو حکوومەتە دەڵێ شەفافی دەکەین ئەگەر شەفافی کرد ئەو زانستەرۆ دەکەم قسەی بۆ ڕێی خۆم دەرەوە ڕێی خۆم دەرێن بەڵام من هێزار ناتوانم برێمەوە شەفافی دەکا یا بەرنامەکەی جێبەجێ دەکەێت کە بەرنامەی وا لە هیچ جێکی وا باش نەبووە بەرنامەکە ئەگە ئەم کارنامەیە جێبەجێبی کوردستان دەچێتە قۆناغێکی تر بەرێ ئەم نێکشت پێ برێم دەبا مەسئول یەکشمان لە کاوەری خۆیان دەرێن 1550 پلەی باڵامان هەیە بە ناشایستا 2 ملیۆن 3 ملیۆن نەخوێندەواری تێدا دەستپێنی ئەوانم لە بۆ بڕی دەرێم تەواو لەگرتی
کەوایە تۆ کارنامەکەت پێ باش بوو زۆری باشە زۆر زۆر باش ومێدت هەیە جێبەجێ بکرێ گەشتبینی والله بهمتي هم ولا شيء بهمتي هم ولا شيء بس قضايا حزبيه بيننا مني هم مش تكذب براس بەس کێشەی حەزبی حزبيه باشە بەغدا ناچار دەبی لەگەڵ هەولێر ڕێککەوی بەڕێی تۆ لە کۆتادا ناصار نية مصالح مەساڵحی هەیە ناصار بس مصالح مەساڵحی لەگەر هەولێرە ئەگەر نا ینی هەردوو لا زەرەر دەکەن معلومة بالضبط پێویستە ڕێک بکەوە ضرورية بە بەراورد لەگەڵ ڕابردوو ئێستا نزیکبوونەوەیکی یەکجار زۆر دەبیندرێت لە نێوان هەولێر و بەغدا پێت وایە لە کۆتادا دەتوانن بگەن بە چارەسەر یاخود درێژە پێدەری کۆبوونەوە و گفتوگۆکانیان دەبن من پێم وایە ینی هەلومەرجێکی تازە هاتوتە پێش و ئەو هەلومەرجە زمینی ئەوی خۆش کردووە کە هەردوو حکوومەت هەم بەغدا و هەم کوردستانیش تێڕوانینی بۆ کێشەکانی بەغدا هەولێر بگۆڕێ ئێستا هەم ئەو کابینەی کە لە بەغدا حکومەکە بە جۆرێکی تر لە کێشەکانی هەرێمە ڕوانێ و هەم لە کوردستانیشەوە تێڕوانینێکی جیاوازتر هەیە بۆ بەغدا وەک لە پێشتر کە بەشێکی ڕەنگە بەهۆی ئاڵوگۆڕی ئەو دەموچاوانی بەغدا و بێ بە تایبەتیش کە کارکتەری چۆک عادل عەبدولمەهدی کورد جۆرێک دڵنیایی پێ هەیە کە یارمەتی دەرەبێت لە تێپەڕاندنی قۆناغانە بەڵام بەڕای من گرنگە بۆی هەر کات کوشتن نەبێت و چارەسەری کێشەکانیش کاتی نەبن ئەم دەرفەتە بخۆزینەوە بۆی بە جۆرێک مامەڵە بکەین لە چارەسەرکردنی کێشەکان کە چاریک ڕیشەیان بۆ بدۆزینەوە بۆی جارێک کە ساڵێککە دو ساڵێکە ئەم کێشانە سەر هەڵ نەدەنەوە چکە مەرج نییە هەمان ئەم هەلومەرجەی ئێستا ڕەخساوە بۆ چارەسەری کێشانە دو ساڵی تر ئەم دۆخە لەبار بێت باشە چارەسەری بنەڕەتیانە لەگەڵ دەست بەکاربوونی یەکەم سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد و دەگوترێش تاوەکو ئێستا لە بەغدا کەسێک وەکو عادل عەبدولمەهدی وەکو دۆستی کورد لەو پۆستەدا نەبینراوە پێت وایە ینی دەرفەت هەبێ کۆسپەکان بەلاوە بنرێ و ڕێکەوتن دروست بێ خۆی نیەت گرنگە وەکوتم ینی پێشتر لە حەقیقەتە ینی لەبەرەوەی گومانمان لە یەکتر هەبوو نیەت نەبوو بۆ چارەسەرکردن چەندین ساڵە وەفد دێ وەفتەڕا هەرێمی کوردستان گومانی لە بەغدا بوو بەڵام هاتنی عادل عەبدولمەهدی من پێم وایە ئەو تێڕوانینەی لای کوردستان گۆڕی کە دەکرێت لە سەردەستی عادل عەبدولمەهدی لانی کەم لە 4 ساڵی کابینە و تەمەنی دەسەڵاتداریەتی ئەودا بەشێک لەم کێشانە چارەسەر بدرێت بۆیە ئێستا نیەتی هەرێمی کوردستان نیەتیشی ڕاستەقینەیە لە پەنابردن بۆ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەوەی تەنکی دەکەمەوە ئەوەی بەغداش پێم وایە ئێستا تێڕوانینەکە جیاوازە بۆ کوردستان بەڵام هەر دەبێت ینی بیر لە چارەسەری ڕیشەی بکەین چکە ناکرێت بە وەختی ئێمە هەوڵدەین شتێک چارەسەر بکەین بەڵام ساڵێکی کە دوانی کە وەکو گرفتێکی تر یا لە تەوقیتێکی ترا بتەخێنەوە ئەم کێشانە چارەسەری ڕیشەیش بۆ هەر یەکە لەمانە من پێم وایە ڕێوشێنی دەستوری هەیە لە بەغدا ئەگەر هەردوو لا پابند بین بە بنەماکانی دەستورەوە پێم وایە ئاسانتر دەگەنێت پێویشت باش کورد زۆر دڵی بە عادل عەبدولمەهدی خۆشە پێت وایە ئەم کابرایە بتوانێت بەتەنیە کێشەکەت چارەسەر بکە ئەمی دەزوەردانی دەرەکی دیە لە مەسەلەکەدا خۆی بەدڵنیاییەوە هەرێمی کوردستان و بەغداش بەدەر نییە لەو کێشە و جوورگرفتانی لە ناوچەکە گوزەرێەوە تا ئەندازێکی زۆر وابەستن بۆ بڕیارە سیاسی گرنگانی دەوڵەتە بەهێزەکان لەم ناوچەیەدن عادل عەبدولمەهدی ڕاستە ئێستا لە بەغدایە وەکو کارکتەرێک و بەهێزیشە من لاواز نایبینم سەرباریەوەی کە کوتلەی پەرلەمانی نییە یا حیزبێکی گەورە لە پشتی نییە بەدڵنیاییەوە ئەکەوێتە ژێر هەژمون یا لانی کەم ڕەنگە گرفت و لەمپەر دروست ببێت لەلایەن کێشە و هاوکێشە هەرێمایەتی و نێودەوڵەتەکانەوە بەڵام لەگەڵ ئەوەشە ینی هەرێمی کوردستان من باوەڕم وایە دەتوانێت یارمەتی دەربێت لەوەی عادل عەبدولمەهدیش کەمتر تووشی سەرێشە و گرفت بە لە بەغدا ئەگەر تەماشا بکەی 3-4 مانگ پێش ئێستا گوشارەکانی سەر عادل عەبدولمەهدی گەیشتەوەی کە هەڕەشەی وەرگرتنەوەی متمانەی دەبکەن و بەشێک لە پاساوەکەشیان بەهۆی ئەوە بوو کە گوایە هەرێمی کوردستان پابند نییە بە پێدانی نەوتەوە بەڵام یەک لێدوانی ڕسمی لەلایەن هەرێمی کوردستانەوە بوو بە هۆکاری بەتاڵبوونەوەی هەموو ئەو کارتانەی کە دژی عادلمەهدی بەکارەبرا هەرێم دەتوانێت یارمەتی ئەو بدا وەک چۆن چاوەڕوانیمان لەوە ئەویش یارمەتی دەربێت لە تێپەڕاندنی ئەم کێشانی هەرێمی بەهۆی شەڕی داعش و قەیرانە ئابوووریەکان کە ڕوبەڕووی هەرێم بوویەوە بینیمان ینی کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان قەرزێکی زۆری لەسەر ماوەتەوە دەگوترێت یەکێک لەو ڕێگایانەی کە ئابووری هەرێمی کوردستان باش بێت نزیکبوونەوەی لە بەغدا ئەگەر ئەمە پێویستێکی هەولێر بێت ئەی پێویستی بەغدا
بە هەولێر چییە؟ بەغداش بۆ ئستقراری عێراق پێویستێتی بووە بەغداش من پێم وایە گوشاری نێودوڵەتیش لەسەر بەغدا هەیە کە بۆی دەبێت سیاسەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان بگۆڕێ ویستی خۆی نییە بەشێکی من پێم وایە وەکو کارکتەر عادل عەبدولمەهدی مەبەستێتی لەسەر دەستی ئەو بۆ مێژووی خۆی بەشێک لەو کێشانە چارەسەرکا بەڵام بەشێک لە گۆڕینی استراتیژی بەغداش لە بەرامبەر هەرێمی کوردستان لەژێر گوشاری نێودوڵەتیایە چکە لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان کرا وەکو جۆرێک لە کاردانەوەشی بە دوای خۆیان هێنا کە بەغدا سنووری زیادی بەزانەوە و ناکرێت لێگەڕێن بۆی هەرێمی کوردستان وەکو نێچیرێکی ئاسان لە بەردەستی بەغدای بێ ڕاوی بکەن باش یەکێک لە پرسە هەرە ئاڵۆزەکان لە نێوان هەولێر و بەغدا کە دەیان ساڵە گرفتە لە نێوان هەردوولادا پرسی کەرکووکە و تاوکو ئێستاش زانیاریەکان چ لە بەغدا چ لە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست ناخرێتە ڕووکە هەنگاوەکان لەو بارەوە بە چه عقارێک گەیشتووە تۆ گەشتبینی لەوەی کە ئەو هەموو پرسانە بەر لەوەی بگەین بە ساڵی 2020 کە باسی لەو دەکرێت دەبێت بگەن بەڕێکەوتن هەمویان چارەسەر بن زانی کە کامەران بەڕای من دەبێت کورد لە لای خۆیەوە بڕیاری ئەوە بدا بۆ هەندێک شتی کەرکوو چاوەڕێی بەغدانەکە چکە مەرج نییە بەغدا پێی خۆش بێ کەرکوو بەو جۆرە ئاسایی بێتەوە کە ئێمامانەوێ یعنی تەماشا بکە گەرێستا و هاوکێشەی کەرکوو بینی کە ئێماڵێنەوە دۆخەکە نائاساییە بەڵام ئەگەر هاوکێشەکە پێچوانە بکەینەوە لە پێش 16 ئۆکتۆبر ئەو چەند ساڵی کە ئێمە حکمی کەرکوومان کرد خۆ ئەو کاتەش بۆ تروکمان و عەرەب دۆخەکە نائاسایی بووە وەک چۆن ئێستا ئێمە پێمان وایە نائاساییە بۆ ئەوان پرۆسی سیاسیان جێنێشت ئەوان ئامادە نەبوون گۆڕەپانەکە بۆ ئێمە جێبێڵن کەرکوو تەسلیمی ئێمە بکەن من پێم وایە دەبێت پارتی وێچێتی بەڵام پێکەوە نەک بەجێجا بڕیارێکی استراتیژیان هەبێ بۆ کەرکوو کە ناکرێت کەرکوو بەم دۆخە بمێنێتەوە بۆ ئەبێ هەوڵدەین و گوشار بکەین هەموو کەناڵەکان بخرێتە کار بۆی بەغدا ناچاری ئەوە بکەیت شتێک لە دۆخی کەرکوو بگۆڕێت بەڵام کە هەر نەشی گۆڕی ناکرێت مەساحەکە چۆڵ بکەین بە تایبەتیش کە لە بەردەم دوو پرسیان یەکی هەڵبژاردنە کە گرنگە و لەویش گرنگتر کە بایەخێکی زۆر استراتیژی بۆ کورتێ مەسەڵی سەرژمێریە لە عێراقا بە تایبەتیش لە کەرکوو دەبێت بەڕای من پارتیش بچێتەوە بۆ کەرکوو بۆ لەناو عەمەلی سیاسی کەرکوو بەشدار بێ ئەگەر دۆخی کەرکوو ئاسایش نەکراوەتەوە ناکرێت یعنی هەر ئاسایی نەبوونەوەی کەرکوو بێتە هۆکار بۆەوەی کە ئەو بایکۆتەی پارتی بەردەوام بێت چکە ئێمە لە نەتیجە لەم هەڵبژاردنە زەرری گەورەی دەکەین بە تایبەتی کە ئێستا فشارێکی زۆر هەیە و لە قانونەکەش ئەویان تێپەڕان کە دەبێت تۆماری دەنگدەران یا چونەوەی بۆ بکرێت بۆ بڕگەی تریش زیاد کراوە بۆەوەی کە هەموو خەڵکانی کە حەقی دەنگدانیان هەیە لە کەرکوو دەبێت هەوی ئەحوال مەدەنیەکەشیان و فۆرمی خۆراکەشیان کەرکوو بێت پێشتر لەبەرەوەی کە بەهۆی مادەی 140 وە بەهۆی ئەوەی کە لە پشت بە سەرژمێری ساڵی 58 بەسرا بوو بەشێکی زۆر لە دانیشتوانی کفری کەلار چەمچەماڵ کە پێشتر بە ئەسڵ خەڵکی کەرکوو بوونیان لە ویلایەتی کەرکووکە ژیاون دوای پرۆسی ئازادی کۆبوونی خۆراکیان گواستبوو بۆ کەرکوو بەڵام نفوسەکانیان لەو سێ قەزایە بوو یا خەڵک هەبوو هەر دانیشتوی ڕەسەنی کەرکووکە لەبەرەوەی لە 58 اعتماد لەسەر 58 بووە و تا 76 ئەو ناوچانە سەر بە کەرکوو بوون لە ڕووی یاسایەوەکو ئیداری ئەمە نفوسی خۆی نەگواستوێتەوە لە کەرکووشی بۆ بەڵام نفوسەکەی لەو قەزایە نەبووە ئێستا ئەمە گرفتی گەورەمان دێدێنێتە پێش لەبەرەوە جێهێشتنی کەرکوو بۆ وەکو خۆی بەم شێوەی ئێستا من پێم وایە دوجار زیانی ێزگار گەورەکەن ڕەنگە پێمان ڕاز نەکرێتەوە کێشەکە بەڵام ئێستا دەرفەتمان لە پێشە کاتیش ماوە بۆ هەردووەم پرۆسەیە بەگەڕانەوەی پارتیش بۆ ناو عەمەلی سیاسی کەرکوو من پێم وایە ئەگەر نیەتی ڕاستەقینەمان هەبێ بۆ ئاساییکردنەوەی کەرکوو هەنگاوەکانی ئاساییکردنەوە خێراترێتە با لە تیمی ئەو شاندەی بەغداوە دەست پێ بکەین کە لە بەرپرسان نەوت دارایی ئاسایش و نوێنەری خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق پێک هاتووە چۆن دەڕوانیە تیمە زۆر سپاس دیارە خوێنەوەتان بۆ زۆرە دەتوانین بەرەی بابەتەکە تەشخیص کراوە کەواتێ دوو مەلەفی سەرەکیە ئەو وەفدا برێ لە باغەڵی خۆی هەڵیگرتووە یەکەمیان کێشەیەک لاکردنەوەی ئەو چێشمە چێشەی ئێستا پەیدا بۆکە زیاتر شێتی سیاسیە زیاتر لەوەی کە ئیداری بێ بابەتی نەوت و وەزارەتی داراییە وجودی فالح فەیاضیش ئەومان پێ دەڵێتن دیارە ناوچە کێشە لە سەرەکان کەرکووک بە تایبەتی ئەوەشێک لە باسی دەک لە باسە هەرە گرنگەکانی نێوان حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن بە حقیقەت ئەوەی ڕاستی بێ حکوومەتی هەرێمی کوردستان زیدەتی پێوە دیارە بۆ یەکلاکردنەوەی کێشەکان و خودی عادل عەبدولمەهدیش ئەوەی زدیە لە کارەکاندا بەڵام دیارە بەداخەوە هەندێک لایەنی سیاسی بۆ پێکانی عادل عەبدولمەهدی دەیانەوێت ئەو دۆسەیە بکەن بە دۆسەیەکی سیاسی زیاتر لەوەی کە دۆسەیەکی ئیداری فەنیە لە مابینی دوو وحدەی ئیداری باشە پێ دوایە بەدەر لە عادل عەبدولمەهدی خەڵکانی تر هەبن
پشگیری بکەن کە هەولێر و بەغدا لێک نزیک بوونەوە کێشەکان بێگومان دەتوانین بڵێن دۆستانی ئێمە یاخود دۆستانی سەرکەوتنی عادل عەبدولمەهدی دەیانەوێتن ئەو کێشەیە یەکلا بکرێتەوە بەڵام ئەو کێشەیە خۆ لەسەر زمانی عادل عەبدولمەهدی سەریهان نەداوە ئەو کێشەیە 15 ساڵە ئەو کێشەیە پێویستی بە یاسا هەیە تاوەکو یاسایەک نەبێ تۆ بەچت چۆن دەتوانی ینی حکومداری بکەیت چۆن دەتوان یەکلا بکەیت کەواتە ئێستا ئەو وەفدەکە هاتووە بەر لەوەش جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ینی دەتوانێت کەمتر لە دەڕۆ سەردانی بەغدای کرد و دیسان ئەو بابەتانێک لە کرد و کێشەی ئێمە دەڵێن کورد ئامادەیە خەڵکی کوردستان ئامادەیە نەوتەکە پارەی نەوتەکە ڕادستی حکوومەتکە بەڵام بەرامبەر ئەوەشدا هەندێک حەق مستحقاتی هەرێمی کوردستان هەدەبی حکوومەتی بەغدا ئەوەش لەبەر چاو بگری بۆیە بوونی وەزیری مالیە و وەزیری نەوت و لەگەر حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەومان پێ دەڵێن دیارە ئوسوسێکەیە دیانێ ئەو کێشانە چارەسەر بکرێت بەڵام لە کۆی گشتیدا حکوومەتی عراقی بزار عادل عەبدولمەهدی جددیە لەوەی کێشەکان یەکلا بکاتەوە ئێمەش ئەو زیدێتە لە هەرێمی کوردستان بڕون و ئاشکرا بەدی دەکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن بە ئاشکرا دژایەتی نزیکبوونەوەی هەولێر و بەغدا دەکەن خۆت باس دەوە دەکەی کە پرۆژەی نەوت و گاز پێویستی بە پەرلەمانە پێ دوای لە کۆتادا عادل عەبدولمەهدی بتوانێت قەنەعەت بە ڕای گشتی بهێنێ و مافی خەڵکی کوردستان کە چەند ساڵە پێشێڵ دەکرێت بیگەڕێنێتەوە ئەو کەسانەی کە دەیانێ ئەو بابەتە کە بە حەقت بیکەن بابەتێکی فەنی ئیداری لە مابینی دوو حکومەت بیکەن بە بابەتێکی سیاسی بەر لە کێشەی نەوت و غاز ئەو لایەنە سیاسیانە هەمیشە هەوڵیان داوە کە هەرێمی کوردستان بە پێکەن یعنی ئەو بڕێ ئەو پێکانەدا حزوری هەبووە بەڵام ئەو بیانووی کە لە بەردەستیاندا هەیە لە سەردەمی ئەواندا بووە ئەو لایەنەیە کە ئێستا باسی ئەو بابەتەکە زیاتر تەرەف گیرێک ئەوانە ناکە سەر بە حەیدر عەبادی خۆ لە سەردەمی ئەوان ئەو کێشە هەبوو بەڵام ئێمەش بەقەت ئەوە بابەتمان هەیە کە باسیکەن 3 ساڵ بڕینی مووسی خەڵکی کوردستان چێ لە ئەستۆ دەگری چێ تحملی ئەو مەسئولیتە دەکا خۆی تۆ کە باسی نەوت دەکەی بەڵام نەوت تەداعیاتی هەیە ئەو 3 ساڵ ئەگەر باسی 250,000 بەرمینەکە بکەی بەڵێ ڕادەست دەکرێت ئەو دە ساڵات دەوێتن بڵێ ئەو قەرزانەی سەر هەرێمی کوردستان کەڵەکە بوون لە دەرئەنجامی بڕینی موچەی فەرمانبەران ئەوە چێ تەحملی دەکا خۆ حکوومەتی بەغداش ناتوانانی هەر ئەوە بە تۆ بڵێ تۆ نەوتەکەی ڕادستی بنکە کێشەکانی خۆشتە ئەوە دەبی خۆت یەکلای بکەوە ئەو بابەتە پێویستی لێکتر تێگەیشتن هەیە عادل عەبدولمەهدی ئەو نیەتی لێکتر تێگەیشتنی هەیە ئەوەشمان بیر نەچێ عادل عەبدولمەهدی بەر لەوەدا بەر لەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرامی کاتی خۆی وەزیری نەوت بووە ئیتیفاقی نەمابەنی هەرێمی کوردستان و بەغدا واژوو کردووە ینی سەر لەبەری کێشەکان لێ ئاگادارە حکوومەتی ئێمەش ئەو نیەتی هەیە کە بابەتەکەن یەکلا بکەوە بەڵام ئەگەر مەبەست پێکانی سیاسی بی تەسعیدی ئەعلامی بی بەحەقەت ئێمە لەو قۆناغەدا دەمانەوێتن سەرکەوتنی عادل عەبدولمەهدی لە بەرچاو بگرین ئەو سەرکەوتنە ڕەنگە کێشەکان یەکلا بکاتەوە دیسان دەڵێمەوە ئەوانەی دەیانەوێت هەرێمی کوردستان بپێکەن بە دەرەزیەک پێکان و فەشل پێهێنانی عادل عەبدولمەهدیان مەبەستە لە دوای ئەوەش هەرێمی کوردستان بەر لەو بابەتەش هەوڵی پێکانیاندا بوو پێ دوای لە کۆتادا هەولێر و بەغدا بگەن بە ڕێکەوتنێک ئەوەی ئێستا دەگوزارێت کە دوێنێ گوزەرە ئەوە دەرئەنجامی ڕێککەوتنەکانە دیارە سەردانی سەرۆکی حکوومەتی ئێستا کابینی نوێمان و سەرۆکی هەرێمی ئێستامان کە سەردانی بەغدایان کرد ئەو بابەتیان بەڕوون و ئاشکرا لەگەر حکوومەتی عراقی تەڕح کردووە گەشتبینیەکە لەوێ تەفاهم هەیە وەزیری نەوت لە بابەتەکە حاڵیە سەرۆکاتی حکوومەت و کابینەی عادل عەبدولمەهدی لە بابەتەکە حاڵی بەڵام نابێ ئەوەشمان بیرسێ بەحەقەت فشارێک شەقامی عراقی بۆ عادل عەبدولمەهدی دەبن کوردستانیە کردوتە بە بیانوو یاوەخۆ نەبوونی ئاوی بەسڕیان بۆ عادل عەبدولمەهدی کردوتە بە بیانوو یعنی دەتوانی بڵێن قیادەی سیاسی کوردی لەوە حاڵیە ئەو تەسعیدەی ئەعلامی کە هەیە لە چێوە سەرچاوی گرتووە بەڵام پێم وایە ئەو سەردانە و یەکلاکردنەوەی بابەتەکان بەرپەرچی هەموو ئەو هێرشە حەقەی دەداتەوە. بەرپرسانی هەولێر و بەغدا نایشارنەوە کە هەنگاوی باش و پێشکەوتنی باش لە گفتوگۆکانی نێوان هەردوولادا هاتۆتە کایەوە و ئەو پەیوەندەی کە ئێستا لە نێوان هەولێر و بەغدا هەن پەیوەندێکی دڵخۆشکەرن کە بتوانن
بۆ ساڵی 2020 تەواوی کێشەکانیان چارەسەر بکەن و بگەن بەڕێکەوتن. پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا تا 2020 دەگەن بەڕێکەوتنی کۆتایی یاخود گفتوگۆی هەردوو لاوا دەکات هەنگاوێکی دیکە بەرەو دواوە بەهاوێژن. بۆ وەڵامی ئەم پرسیارەش داهاتوو وەڵامی ڕاستەقینەمان پێدەدات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.